ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان. گەیشتینە لاپەڕە 34. لە لاپەڕە 34ش گەیشتینە کۆتایی لاپەڕەکە. بابەتی ساغ بکەوە ڕاهێنانی 1 چ نووسرایە بۆ لێدەرکردنی 7,165 لە 40,000 چۆن خورتکردنەوە دەکەی شرۆڤە بکە. واتە 40,000 هەیە 7,165 لێ دەربینە لێی دەرکە. بێگومان دەبی خورتکردنەوە هەبی چونکە سفر هەیە و لێ دەرکردنە. شرۆڤەش دەکەین باز دەکەین چۆن لێ دەرکردنەکە ئەنجام دەدەین. با بچین بزانین کو 40,000 کەم نووسیەوە لە خانەی 40 لە خانەی هەزارانە سفرەکانی دیش لە خانەی لە دابڕینی یەکانن 40 ئەوەش 1000 کەم 7,165 بێگومان لە کاتی لێدەرکردن با بنووسم لێدەرکردنیش هەتا دیاربی. ئەوە لێدەرکردن لە کاتی لێدەرکردن ئەگەر سفر لە ژمارەی سەرەوە هەبوو لە ژمارەکەی گەورەکە تۆزێک ئاسان نییە لێدەرکردن لەبەرەوە ئێستا شرۆڤە دەکەین کو بکەین. سفر هەمیشە لە خانەی یەکان دەست پێ دەکەین لای ڕاست. سفر کەم 5 نابی چونکە سفر بچووکە 5ش گەورەیە. لەبەرەوەی دەبی بچین لەو ڕەنووسانەی تەنیشتی ژمارە بێنین. لێرە ناتوانین چونکە بخۆشی سفرە لێرە ناتوان دەبی بچین لەو چارەی ئەو چارەی خورتکەینەوە. ئەو چارە 40,000 خوردیکەینەوە بیکەینە 10,000 دەکەینە 14,000. بەڵام ئەگەر هەست بکەی ئاسان نییە تێبگەی خورتکردنەوەکە کووە هەمیشە ئاوا بیرکەوە سفری یەکەم هەمیشە دەبیتە 10 سفرەکانی دی هەمویان بکەنەوە کۆتایی ژمارەکەش 1 کەمکەوە واتە 10,993 ئاوای لێدێ ژمارەکە. ئەوەی سەرەوە یەکەم سفر هەمیشە دەبیتە 10 ئەوانیش دیش دەبنە 9 ئەوەش دەبیتە 9 ئەو سفرەکەی دیکەش هەر دەبیتە 9 ئەوەی تەنیشتی ئەوە لە خورتکردنەوە ئاوایە سفرەکان یەکەم سفر دەبیتە 10 ئەوان دیش دەبنە 9 ئەوەش دەبیتە 9 ئەوەش ئەو چارەش دەبیتە 3 ئاوای لێدی. ئەو جەدوایە ئەو سفرانەی خۆت دەینی هەموو هێڵەچیان بەسەر دەچێشی واتە نەما ئەو سفرە نەما ئیدی بووە 9 بووە 10 بووە بزانە چەند هەر 9 دەشە چارەکەش هەر نەما ئاوا دەکەی کە لێدەرکردن بوو هەمیشە یەکەم سفری بکەدا لەسەرەوە بنووسە لەسەری سفرەکانی دی هەموو بکەنەوە ئەوە هەموو بووە 9 ئەوە کوبرەی ئەو ژمارە 40,000 نووسیەوە کردتە 39,992 ئەوهای لێ دەکەی هەر هەمان شتە. ئێستا دەرەی 10 لێرە 10 کەم 5 زۆر ئاسانە 10 5 لێ بڕوا دەکا 5 واتە دەکا 5 ئێستا لێرە دەنووسین 5 9 کەم 6 دەکات چەند دەکا 3 دەکا 3 سێەکەی لێرە دەنووسین دەکا 3 ئەو جارەی دیسان 9 کەم 1 دەکات چەند دەکا 8 دەکا 8 ئەو جارە 9 کەم 7 دەکاتە 2 ئەو جارە 3 کەم 0 لێرە هیچ نییە
دەتوانین سفرش دانێ ئەگە بمانوێ بەس کە خانەک بەتار بوو بۆش بوو هیچی تێدا نەبوو دەڵێن سفر. سێ کەم سفر با هەلێرش سفری دانێم دەکاتە هەر سێ هەروەکو خۆی سێکە دەمینێتەوە سێکە هەروەکو خۆی دەمینێتەوە. با ئەو چارەش سێش بە زەردی بنووسم چونکە لەو خانەیە چارەکەش هەروە ئەوەنا ئەو چارە 40,000 بوو. ئاوهای لێ دێ ژمارەکە دەبیتە چەند پاشان کە تەمەشای دەکەین ئەو ژمارەکەی بە دەستمان هێنایە ئەو ژمارەیە 32 چکە ئێرە خانەی ئێرە یەکانی دابڕینی هەزارانە 32,835 ئاوا 40,000ەکەمان چلێ کردمانە 39,990 هەر دەکاتە 40,000 چونکە 990 دەکاتە 40,000 39,990 نییە بەخۆی 99 هەیە بەس هەتا 40,000ەکەی خورتکەینەوە. ئاوها خورت کرایەوە هەمیشە ئەو 40,000ەی سفرەکان هەمیشە یەکەم سفری بکەدا سفرەکانی دیکە لەسەرەوە بنووسەنەوە دواهەمین ژمارە کە هەیە یەکی لێکەم کەوە ئەگەر 4 بوو دەبیتە 3 ئەگەر 5 بوو دەبیتە 4 ئەگەر 9 بوو دەبیتە 8 ئەگەر 1 بوو دەبیتە 0 ئاوای لێ دێتن. ئەوە تەواو بووین وابزانم لەو لاپەڕەیەش تەواو بووین دەچینە لاپەڕەیەکی نوێ. ئێستا دەچینە لاپەڕە 35 ئەژمێر بکە بخەمڵێنە ئەژمێر بکە ئەوە ئەژمێر بکە بخەمڵێنە بۆ ئەوەی ساغی بکەیتەوە. بخەمڵێنە واتە هەمیشە نزیکی بکەوە ئەو جا لێدەرکردن یان کۆکردنەوە ئەنجام بدە. ئەگە بینە لای پرسیاری ژمارە لێ ڕاهێنانی ژمارە 2 400 کەم 287 دابزانین کووە 400 287 لێ بڕوە. دەچینە خانەی یەکان لێ دەرکردن ئەنجام دەدەین. چمان گوتمان ئەگەر سفر هەبوو هەمیشە سفری یەکەم دەبیتە 10 لەسەرەوە سەرەوە دەنووسین سفری دووەم هەمیشە دەبیتە 9 ڕەنووسەکەی تەنیشتیان هەمیشە یەک کەم دەبیتەوە دەبیتە 3 لێرە چارە دەبیتە 3 واتە 400 مان کردە 390 هەر دەکات 400 ئەوانش ئەوە هێڵەچیان پێدا دەچێشین کەوا نەما لە جیاتی 400 کردمانە 390 ئەوجا ئێستا دەڵێن دا ئەو دەیەکە لێرەیە کەم 7 ئەو هەفتەش کە لێرەیە دەڵێن دا کەم 7 دا هەفتی لێ بڕوە دەکاتە 3 ئاسانە دەنووسی 3 دەچێت لای خانەی دەیان دەڵێ 9 کەم 8 9 هەشتی لێ بڕوە دەکا 1 دەچێت خانەی سەدان 3 2 لێ بڕوە دەکا چەند 3 سێوت هەبوو 2 سێوت خوارد 1 سێوت دەمێنێتەوە. ژمارەکە بووە چەند؟ بووە 113. ئێستا با ژمارەکەی هەمان بوو 400ەکە لەگەڵ 287ەکەی نزیککەینەوە بێگومان 400 هەر 400 ناتوانین نزیکتریکەینەوە ئەوە 400
287 کە نزیک دەکەینەوە دەتوانین بیکەینە 300 دەبیتە 300 لەبەر چ؟ لەبەرەوەی 8 ڕەنووسەکی گەورەیە ئەو دووە بە یەک زیاد دەبی ئەوانی دیش هەموو دەبنە سفر ئەگەر ژمارە هەبوو. ئێستا ئەگەر 400ەکەی دەرکەی 300 دەرکەین لە 400 دەڵێن 400 300 لێ بڕوە ئەو سفران هەروەکو خۆی دێنە خوارێ ئەوها چاریش سێ لێ بڕوا دەکا یەک دەکا 100 ئەو سەدەی کە هەیتمان 100 یان 100 زۆر نێزیکە لەو 113ەیە ئەگە 113 نزیککەینەوە دەبیتە 100 واتە ژمارەکەمان ڕاستە گونجاوە ئەو سەدە ڕاستە ئەو 113ش هەر ڕاستە شیاوە. ئێستا سەلماندمان ساغمان کردەوە کە لە کاتی لێ دەرکردن هەڵە و شتی وامان نەکردیان ڕەنگە هەڵەمان کردوی بەس بەڵام 113 نزیکە لە کورتکردنەوە لە نزیکردنەوە دەبیتە 100 دەگەڕێینەوە ڕاهێنانی سێ دیسان ئەژمێر بکە بخەمڵێنە بۆ ئەوەی ساغ بکەیتەوە چ هەیە لێرە 3700 هەیە 1682 لێ دەردەکەین واتە کەمکردنەوە ئەنجام دەدەین با بچین بزانین کو 3700 مان هەیە کەم 1682 بزانم ڕاستم نووسیە. ئێستا چمان گوتمان ئەگەر سفرمان هەبوو چ دەکەین هەمیشە یەکەم سفری لای ڕاست دەبیتە دە دەنووسین دە ئەوە دە سفرەکەی دیکە تەنیشتی هەمیشە دەبیتە 9 دەنووسین 9 ئەو ڕەنووسەی تەنیشتی هەمیشە یەکەم دەبیتەوە واتە دەبیتە 6 لێرە ئەو هەفتە ئەوی دیکەش هەروەکی خۆیتی هیچی لێ نەهاتیە هەر دەرێ سێ واتە لە جیاتی بنووسین 3700 نووسیتمان 3692 دەشمان هەیە کەوا بوو ئێستا هێڵک دەچێشین بەو ئەوانە کە نەمان هەمویان وەکو خۆیان نەمان گۆڕان. ئێستا وەکو بڵێ تەماشای ئەو ئێرە ناکەین هەر وەکو بڵێ نییە تەماشای ئێرە ناکەین ئاوا هیچ لێرە نەبی هەر تەماشای ژمارەکەی سەرەوە دەکەین ئەوها وەکو بڵێ هیچ لێرە نەبی ژمارەکەی سەرەوە بە چ دەست پێ دەکەین دەمان هەیە دەڵێن دە کەم دوو ئەو دەیە کە لێرەیە کەم ئەو دووەی کە لێرەیە دەبیتە چەند دا کەم دوو دا دووی لێ بڕوات دەکاتە 8 دەنووسین 8 دوای دەڵێن 9 لێرە 9 هەیە 9 کەم 8 دەکاتە 1 9 کەم 8 دەکاتە 1 ئەو دەڵێن 6 ئەو شەشەی لێرەیە کەم ئەو شەشە 6 کەم 6 6 سێوت هەبوو هەر شەشیت خوارد سفر هیچ نامێنێتەوە سفر ئەو دەچێکن سێەکەی دەڵێ سێ کە خانەی هەزارانە یەکی لێ بڕوا کەویش خانەی هەزارانە دەبیتە دوو ژمارەکە بووە چ بووە 2018